سڵاتان لێبێم کاتتان باش لە پرۆگرامی هەفتانە لە کوردستان 24ەوە لەگەڵتانین بۆ ئەم هەفتەیەش کۆمەڵێک بڕگە و بابەتی جیاوازمان بۆ ئامادەکردوون تا کۆتایی لەگەڵمان. پیاوێک نزیکەی 90 کیلومتر بە پاسکیل دەبڕێت و لە خانەقینەوە بۆ کەفری و بە پێچەوانەوە بە سوار پایسکلەکەیەوە دێت و دەچێت. لە سلێمانی چایخانەیەک 27 ساڵە 24 کاتژمێر کراوەیە. لا گوندی چلکەی سەربادەڤەری بەرواری کەسێکی مەسیحی زیاتر لە 50 ساڵە بەرگیزی ڕەسەنی کوردی دروست دەکات. لە سلێمانی خولێکی فێربوونی سەمای فلامینگۆ دەکرێتەوە. گەنجێک مۆزەخانەیەکی کولتوری لە ماڵەکی خۆی دەکاتەوە و شتومەکی سرنجڕاکێشی کەلەپوری دەخاتە بەردیدی سەردانیکەرانی. لێرەدا باس لە پیاوێک دەکەین کە نزیکەی 90 کیلومتر بە پاسکلەکەیەوە دەبڕێت ئەو لە کفریەوە بۆ خانەقین و بە پێچەوانەوە لە خانەقینەوە بۆ کفری بە پاسکیل دێت و دەڕوات وەکو خۆشی دەڵێت ئەگەر ڕۆژێک بە پاسکلەکەی هاتە چۆنەکات هەستەکات کە نەخۆش کەوتووە. یەک ڕۆژ پارسیل نەڕانم گیانم تەشەنجاتەکە گیانم گشت ژانەکە تەشەنجاتەکە هی لە پاسیل برام ڕاکەم و حرکات بکەم ئەنجا گیانم هینێ ڕۆژەیە 90 کیلۆ ئەوڕم بێن خانەقینی بێن کفری فکرم نایە سوار بم بۆ سارە ئەوە پاسکیلەرم تەمامە پاسیل بۆ دەربەندی خان و بۆ کەلار بۆ دووز بۆ خانەقینەوە پاسکیلە بۆ سارە ناڕۆ ئێستا من بەعسکەرەوە پاسکیلەوە من لەڕێی دەربەند لەڕێی خانەقین لەڕێی بینی و سمود و کەلار برادەر هەیە ئەوێستەیە دەبڵێیە کەیە هەیە ئەزە کا حەسەن بێ سوار بە خۆت پاسکەکەتی لە ئەزم نات ئێوە بڕۆن سوار نامە سارە سوار ئەزە بێ گەرمە ئەزم نا گەرم نییە تاقای کمری ڕۆیم لای دکتۆر وتم دکتۆر گیانم زانەکە نەختە گڕە بردبیمی گیانم زانەکە سەرم زانە وتی کوڕم ها وتم وەڵڵاهی نەمزانیش وە پاسکلەکە وە پاسکلاتم بین لە کفریە بۆ کەلار ها وتی چی وتی چی وتم وە پاسیل لە کفریوە هاتم بۆ کەلار وتی دەسۆ دەست وەڵا قاومیدا وتی یەک دەنە وە پاسکیل لە کفریەوە بێوە کەلار نەخۆشە وتی من نەخۆش وتم نەخۆش نی وەڵا دەرمێکی دەدەست نەیدا علاجی نەدا پێم قاومیدا. لە سلێمانی لە ناو جەرگەی بازاردا چایخانەیەک هەیە کە لە دوای ڕاپەڕینەکەی ساڵی 1991ەوە تا ئێستا کراوەیە و لەو کاتەشەوە بۆ ماوەی 24 کاتژمێر بە بەردەوام کراوە بووە. ئەو چایخانەی هیچ کاتێکدا نەخراوەوە خزمەتگوزاری پێشکەشی هاوڵاتیان کردووە تەنیا یەک جار چایخانەکە داخراوە ئەویش بەهۆی مردنی یەکێک لە کەسە نزیکەکانی خاوەن چایخانەکەەوە بووە. جیاوازی ئێرەوەی 24 سەعات هەیە و چاخانەیەکە زۆر کۆنیشە تقریباً یەکێکە لە چاخانە زۆر دیارەکان دەم شارەیە ئەتر هەر وەکو چاخانەکانی تر چاخانەیەکی ئاسایی و خەڵک دێ و چاخواوە ڕاوارەوە لە بەڵێ بە دڵنیاییەوە پێداوە بە تایبەتی ئێرە شەوان زۆر کەس کە ڕووەکاتان منتیقەیە بە تایبەتی ڕووەکاتە ئێرە چونکە ئێرە تاکە شوێنە کە دادەخراوە سێ شەفتی دیاکەین 24 سەعاتەکە شەفتی 8 سەعاتە هەر شەفتە و نەفەرێک دوو نەفەریشی دیار من لە تەمەنی 18 ساڵی مۆسەردانیم چایخانەیەک ئەم چایخانەی کێتا بڵێ خۆش و دەرەجێکە
چایخانەیەکی شازە لە ناو شاری سلێمانیە بڵێن زۆر تەرتیبات و خواردنی پاک و تەمیزی هەیە و لە تەمەنی کێرزەکانی هەتوشێم چایخانەکەم و زۆر دڵم پێخۆشە و 24 سەعاتی ئەم چایخانە بەردەوام کراوەیە. شەو ڕۆژیم یعنی جار وای بەتاقەتم دیەکی شەوەڵەسم لە خەویم بۆیرە دوی شەوەڵەسم یم ئاواتر بەپێی میزاجی خۆم تااقەت مە بێم بۆیرە زۆر دڵم پێخۆشە و دڵم پێکرێتەوە لە بەرەوەی قەدیمە و لە زوو شەوات شوێنەوە. لە گوندی چلکەی سەربە دەڤەری بەرواری لە ئامێدی پیاوێکی مەسیحی بۆ ماوەی 50 ساڵە بەرگیزی ڕەسەنی کوردی دروست دەکات بە جۆرێک کە یەک قاتی تەواوکرا و ئامادەکراوی بەرگیزی کوردی بە 2500 دلار دەفرۆشێت. ودي أبا شولي شلو شبكة أمتكين قديم وزمان قديم ورثي يعني باب راد بيت بشتنجي كل راد بيت هر ويشو شوندي كشولي ما بيت مالا دا تخاني دايا نجدر بيا بيجا أمتكين تخاني دا أمتكين مرزي تكرني شكوچرا أنشتركا بو متت أن وقتي ما إنا أمتشون جنكات شون وباقشكن وبشتنجي شاتكن بشتي شكرنا يجي شنو دريسن وقت دريسن يعني او شكرن وشوشتن او سيشار وجا دي بيبابت بشتنجي وقت درست هاي بكي يلا درست بشيت كتا جوتكي ريسي بشتي ريسي امدي اينين هلكين كنا پانگا امده آویدین چونکه ویدای بای دا نقرمشت کین آویدا و دینین داری هشکت بید پشتی هشکت بید ام تینین ام بیجن سترک یوید پشتیای های ام چین بهابینی تینین هیرین کنه وکی آر و لیک دین کنه وکی هویر کی نرم و ام پیو دین دا او میتوی حلیب بید وام شنو دي مقلب كين بشتي مقلبي امي راتشينين كينا طاي يعني قياسي بدلي بشتينجي امتينين افشولا شنو ام دي دا صابجيني غوركين بشتي مرهاچان ابدي غوركين بشتي غوركرن شنو بيبا امي اخي بربيري وهندا بكرا چيكين بو ناف ميكو كي تيكرناوي بشتي ابا خلاص بي ابا جيت 5 روجي دي بيبا بت يعني بلي او هي باجنكا 5 روجي دي بيبا بت حتى خلاص بت خدي صالة 68 حتى بيقابي اجيت كم تقريبا 5 صالة خدي بيقابي از بيجي امر كتم ونساخ وميدينا شم شولي بكم هيك از مدفيت از بلي متشت بي شولي از بكم بس اسنشم يعني بكم اكثر شيء عندك سليمانيتين تكرن ما دوسه مروف جار جماعتين منتين ما تكرن بنده هو كيت فروشن والشركة جيتين يعني هر مسيحي كشمية او جي كرر جويريت بتا تركيا تفروشت او خارج بت بس يعني تو بيجي او استفادة بيجي ام قالك دي تطور بين بيجوانين وكي موظفك يعني نزيدت بيت نكيمت بيت خدي ارزانت مني حتى 150,000 فروت مني بورقه كي فروتي وي جران جي بيقابي بشش ورقه بس ابي بشش ورقه جنك بيت دو هيبه بيبا بيت حتى ريسيف الزراف بريست و يعني تقريبا دي بيجنتا 20 كيلو كجي امي كرين دو جوتيت وصاجينا دركبت ابي نرم تازه يدي همي دو ورقه وسي ورقه وصاج وصدت هنا
جبكربگی بادایی کاچیتی سپاس خزالی خرمایی خمر تخت بنفشی کسکویی بكربگی او الا بيت شينيوان رشكين يعني شينيوان بيت رنكين الأصلية بس تجارنا بردت أما بشباز وهي أصلي وهي صبخ يعني أمر رنكتكين يعني وصف ما بتشوشل شبكة شو ريت شينين يعني أمر رنكتكين بس هر أصلية يعني حسابي أصلية لە سلێمانی لەلایەن کوردێکەوە خولێکی تایبەتی ئەکادمی بە سەمای فلامینگۆ کراوەتەوە. خولەکان بە شێوازێکن کە بە شێوەی ئەکادمی چۆنیەتی ڕاهێنان و کارکردن بۆ سەمای فلامینگۆ بۆ ئارەزومەندانی و خولە دەخرێتە ڕوو و توانی شوێتی کە ئارەزومەندانێکی زۆری ئەو سەمایە لە دۆری خۆی کۆبکاتە. من ناوم سامان کەریمە خەڵکی سلێمانیم ساڵی 96 ڕوومە دەرەوە کرد لە ئیستانبول دەستم کرد بە خوێنن لە بواری ستایلی فلامێنکۆیە لەسەر ئامێری گیتار دواتر بە ئاوایی چوون بۆ ئیسپانیا بۆ شاری مەدرید لەوێش ماستەر کلاسم خوێن بۆ ماوەی 4 مانگ و نیو دواتر لە ئیستانبول گروپم دروست کرد بە ناوی ئاکتەنیست فلامێنکۆ کۆمەڵی ئاکتەنیست فلامێنکۆ دواتر لەوێ دەستمان کرد بە کۆنسەر لە زانکۆکان و لە هۆڵی نمایشەکانە لە ساڵی 2009 لە ئەنقەرە فێرگەیەکمان دروست کرد بۆ ماوەی 4 ساڵ بۆ 5 ساڵ بەردەوام بووین لە ساڵی 2014 شەوە هاتوینەتەوە سلێمانی بۆی بتوانین هەم لە بواری گیتارە گیتاری ستایلی فلامێنکۆ هەم لە بواری سەما گەنجانی کوردیش تام و چێژی خۆیان ببینن لە بواری سەما یا لە بواری ژەنینە بۆ ماوەی 3 ساڵ بۆ 3 ساڵ و نیوە بێ ئەم فێرگەیەمان دروست کردووە ڕاستە لە بواری گیتارە پێگەشتوویەکی زۆرمان هەیە خوێنکاری پێگەشتومان هەیە لە بواری سەماشە هەمانە بەڵام بە ڕێژەی گیتار نییە. تەنها داوایەکی ئێمە ئەوەیە کە سەماعکردن هیچ شەرمێکی ناوێ چۆن هەڵپەرکی کوردی شەرمی ناوێ سەمای فلامێنکۆش سەمای تانگۆ سەمای سالسا هیچ سەمایەک لە دنیا پێویست بەوە ناکە کە شەرمی لێ بکرێ چونکە سەما بەڕاستی وەک نیتشاڵێ بۆ ئەوی بتوانانی لەسەر پێ بمێنیتەوە پێویستە سەما بکەیت. ئێمەوە سەر بیرۆکەی ئەوەی کە لێرە بۆ ئەومان کرد بۆ ئێمە ژووکو دنیا گەنجەکانمان سەمای فلامێنکۆ نەکەن یا گیتاری ستایلی فلامێنکۆ نەژەن. ئەمە ئەبێ بە مۆزایەکێکی کولتوری لە شاری سلێمانیا یا لە شارەکانی کە لە هەولێر یا لە دوهۆک هیچ جیاوازی نییە دیار بەکرد یا لە سنە مۆزایەکی کولتوری پێویستە وەک چۆن لە ئیستانبول لە نیویۆرک لە پاریس لە هەموو وڵاتەکانی دنیا لە هەموو شارەکانی دنیا بتەوێت گوێت لە چ ستایلێک بێ ئەتوانی گوێ لێ بێ ئەمە جازە ئەمە بلوزە ئەمە پۆپە بۆچی سلێمانی شوانە بێت چونکە لە ساڵی 2010 ینی ساڵی هەفتاکان نییە ئێمە پەیوەستین بە تەنها ستایلێکەوە. من لە خەڵکی دەرسمم بەڵام کوردی هەر هیچ نازانم لێرە فێربووم لە 3-4 ساڵە ئیتر کۆنسەرواتۆر ئیستانبول تێکنیک یونیڤەرسیتی تەواوم کرد دوایی پێکەوە لەگەڵ هاوسەرەکەم چوون بۆ ئیسپانیا لێرە فێربووین لە دانسی سەمای فلامێنکۆ لە دوایی تورکیە چوون بۆ ئیسپانیا من 3-4 جار چوون بۆ ئیسپانیا بۆ سەما
زۆر باش بوو ئێستا دوایی ئیسپانیا هاتم بۆ تورکیە لە هاوسەرەکەم سامان کردم لە پێکەوە هین کۆنسەرتمان گروپمان کرد ئیتر دوایی ئەو گروپەکە هەمووی تورکیە زۆر پێویستە بۆ ژنەکان یا مناڵەکان یا گەنجەکان هەمویان زۆر پێویستە ئەم سەما ئەم گیتار ئەم موزیک. گەنجێک لە ماڵەکەی خۆیدا کۆمەڵێک کەلوپەلی کەلەپوری و جوان کۆ دەکاتەوە کە زۆر سرنجڕاکێشن ئەو لە هەر شوێنێک کە کەلوپەلێکی زۆر جوانی کەلەپوری و مێژووی بینی بێت لە ماڵەکەی خۆی کۆی کردوتەوە ئەو بە هاوکاری هاوژینەکەی بە سەلیقەیەکی جوانەوە ئەو ماڵیان وەکو مۆزەخانێکی بچووک لێ کردووە کە سەردانیکەرانیشی چێژی لێ دەبینن. ئەس ڕێ بۆ ڕەمەزان عەبدوڵڵا دەستپێکێ وەختی ئەس قوتابی بووم لە دوور لە گوندێ خوڤە گوندێک و گوندێ بازیە من لە شاری هەولێرە دەخین لەوێرە وەختی ئەس گوندێ خو دوور کەفتە من هەست کرد نقستانیەک هاتمەندای من گرنگ زانی وەختی ئەس نویسینێکی توێژینەوەیەکی ئەنجام دەم چونکی ئەس هەر گاو دەبێژم سەرچاوەوان هەمی تشتا ئیلهامەوە بابێ منی جنوسایت کریە چونکە ئەو ئیلهامێت دەتە من دەست هاوێتە کارێ نویسینی هێدێدی دەستپێکی من کتێبێکی دەست پێ کرد لە ساڵە بزن 2007 و بەشێک بەحەز تەخەرەجێ من ئەس چوم ناو خەڵکی گەڕیام لە ماڵت وێ دەبەرە بارزان کومەڵک ماڵە ئەم چوین وێ ماڵ بوو وێ ماڵێ من دیت هەندێک بەڵگە هەندێک دیکومنت هەندێک وێنە هەندێک کەلوپەلێ هەی من هەزر کرد بووچی ئەڤەل دووڵەبێت وا دابن بووچ نەهێن ببنە بنکەیەک و ئەم هەمی سوودێ لێ ببین کومەڵە قوتابی سوودێ لێ ببینن ئەڤە یەکشوان کارە و دەستپێکەوە پرۆژێمە بوو کو من دەست پێکری من هەوڵدا موزەخانەکی ماڵدا چێکە ئەو موزەخانە پێک هات لە چەند پشکەکە نیشتیمانی و نەتەوەیی تایبەت بی بە کلتور و ژیار و ژینا کوردا بگشتی بارزە تایبەتی من گوبوو ئەس vê هەلە تشتێکی وەسانەکەم کو کەبابێ من باپیرێ من باپیرێ بابێ من چاوا ژیایە ئەم ببینید بە ئامێرێکی زۆرە سادە بە داسکێکی ئەم بە داسنێکی ژیانە خۆ گوزار سپێدێ هەتا هێبارە ڕەنگە جوود کردبیت داکو پشتی چەند مانگێکە بەرهەمێکی سادە هەبیت بشین خواردنەکێ بخۆ بوو زارۆکت خۆ پەیدا بکات یعنی ژیانەوە گەلەکە دەردەسەری بووە ژیانێک کو ڕاستی ئەڤڕوو هیچ کەسێکی مێ ئامادەنیەت بێ ژیانێدا بژیت و دەگلێ و گازنداکەین کومکردنەوە گەلەکە زەحمەتە یعنی تشتێکی کێڤن هەتۆ تو دەستخواتێخی پێویستی بگەلک ڕێو شوێنە هەی هەندێکا ناچاری بکڕی هەندێکا دەویا بچەنی کەس و کارێ بۆ ئامانەت لێ وەرگری هەندێکا پێشکەشی تە بکەن ئەس و باسی هەمیوان هەواڵەوان دوستات کەم ئەوێ هاوکار بوونە و هاوکارن لێرە پاش بووە چەندێ یعنی ئەس هەمە لایەکی بە هاوکارم دیگەلوێ زۆر جارە ئەس دەبێژم بوو زارۆکێت خۆ ئەس دایکێکە خراپم چونکی زۆر بای زۆری دەرچوونێت وێ لە بوارە نویسینێتە بیتەن لە بۆرێ خڕڤکردنەوەن کەلوپەلا بیتن و کەلتورێ بۆ بۆ پیرێتمەت یعنی تێدایە دیارە ئەم زۆر دەرچین لە بۆرە نویسینێت هەر ئەش نووسەرە من سێ کتابێت چاپگیری هەنە لە هەمان کادا ئەس هاوکارم دیگەڵڕێ هاوسەری خۆوەتە ڕێبارە ئەوە وەلمتکێت یعنی ئەس پتر دیگەلوێ بم و عیلێ خۆ ماڵە خۆ بچکێت خۆ ئێهمال دیکەم لێ چونکی ئەس یعنی زۆرێکێت مە زۆر جا گیلەیا دیکەن دەبێژنێ تو دەرسێ نیشەمەنادە ئا تو دیگەلمەدەر ناچە ئەس یەلەجت بێژم وایە ئەس ڕەنگە بچکێت من نوکە بێژنێ مەدایکێکە خراپە هەی چونکی دیگەلمەنیە زۆر بە سەردەمەک دێتن ئەو دێزانە کۆ مەچە سەربەریەت و مارکرە مەچە تشتێکی گرنگی کرە یعنی کومە ئەف کلتورە پاراستی مەچەند مێژوەکە مەزنات و مارکری ڕەنگە پشتی چەند ساڵی دیکە ئەم نەمینین لێ شوڵێ مەدەمینیتن کارێ مەدەمینیتن ئەگەر ئەم بەحسی شوڕەپەری نابکەین ئافرەتە کوردیێکێک بە لەوان ئافرەتێک و یعنی پاڵپەشتیەکە زۆر لە هاوسەری خۆکری وەختێک و زەڵامی مرۆڤ چیتە شوڕەپەری ناتە بەشدار بێ وەختێکی بەرگریگەل خاکە خودگەتن ئافرەتەمە ئەو کەسە بووە و گرنگی بە
یعنی بو پێشمەرگە خۆرن و خۆرن ئامادەکردینە جلوبەرێک بۆ حاضرکردنە لە هەمان کاتدا ئەرکی ڕێوە بەرنامەڵ یعنی ناچار بووە کارێ زەڵەمە پاسیتنم هەم کارێ دایکێ پەسنی و هەروەها جهێ بابێژی بە بکتیتم بۆ زارۆکێت خۆ یعنی ئەوە مازنترین شانازیە بۆ ئافرەتە کرد. لە ماوەی ڕابردوو بە پرۆگرامی هەفتانە لە کوردستان 24ەوە لەگەڵتان بووین تا پێگەیشتنەوەیکی تر هەرشاد و بەختەوەر بن.